بینەرانی پایتەخت میدیا سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش لە نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژئاوای هەولێرم دوای ئەوەی کە بەڕێوەبەراتی نەخۆشخانەکە ڕاگەیەندراوێکی بڵاو کردەوە دەربارەی ڕووداوەکانی هاتوچۆی پەیوەست بە ماتۆرسیکلەوە کەوا ئاماژەیان بەوە کردووە زیاتر لە 68 ڕووداوی ماتۆرسیکل لە ڕووداوەکانی هاتوچۆ تۆمار کراون کە لە ڕاگەیەندراوەکەدا باسییان لەوە کردووە ئامارەکان مەترسیدارن ڕێژەی ڕووداوەکانی هاتوچۆی پەیوەست بە ماتۆرسیکلەوە زۆر زیادی کردو. من ئێستا دەمەوێت لەگەڵ یاریدەدەری بەڕێوەبەری نەخۆشخانەی ڕۆژئاوای فریاکەوتنی هەولێر قسە بکەم. سلااوت لێبێ دکتۆر ئەگەر بفەرموویتە ئێرە. دکتۆر ئەم کاتت باشباسی ئەوم بۆ بکە لە ڕۆژانی جەژن چەند ڕووداوی هاتوچۆی ماتۆرسیکلتان هەبووە و ڕێژەی مردن و زامداربوون چەند بووە؟ بەخێر بن. بەڕاستی ئەگەر بێت ئەمە سەیری ئامارەکان بکەین لە حالەتە بوتە دیاردا تەنانەت لەو چەند ڕۆژی پشووی جەشندا 68 حالەتمان هەبوو، تەنانەت حالەتی مردنیشی لێکەوتوتەوە. لەوانە سیان مەشاکلی مێشک و دەماریان هەبووە، سەریان ینی زەبری پێکەوتووە. هەروەها 15 نەشتەرگەریان بۆ ئەنجام دراوە کە مەشاکلی تووشی شکان و هەتا لە دەستدانی جەستەی وەکو دەستبڕینەوە ئەو حالەتانەش بووە. بەڕاستی ئەمە ئەگەر بێت و بەراوردێک بکەین لەگەر 3 مانجی ڕابردوو، لە مانجی یەکەم 143 حالەتمان هەبووە، هەروەها لە مانجی دوو 152 حالەتی ماتۆرسیکلمان هەبووە، لە مانجی 393 حالەتی ماتۆرسیکلمان هەبووە کە ئەمەش ڕێژەیەکی یەکجار زۆرە. بەڕاستی کوی گشتی دەتوانین بڵێن لە 3 مانگی سەرەتای ئەم ساڵەوە 488 حالەتمان هەبووە. 488 حالەت. بەڵێ. چەند حالەتی مردن هەبووە تاوەکو ئێستا لە کوی هەر 3 مانگەگەر ئامارێکتان لەلا هەبێت؟ ئەمە بەس لە خلالی ئەو چەند ڕۆژی پشووی جەشن ینی حالەتێکی مردن هەبووە، پێشتریش ینی حالەت هەبووە بەڕاستی، ینی بەس وەکو کۆڕێکت داتا لەسەر ئەمە هەر ینی پشتڕاست نەکراین ناتوانین برێن. دکتۆر ئێوە وەکو کەرتی تەندروستی دەتوانم وەکو نەخۆشخانەکان وەکو دکتۆر ڕێنماییتان بۆ هاوڵاتیان چییە و بۆ ئەو کەسانەی کە شوفێری ماتۆرسیکلن یاخود ئەو سەرنشینانە پابند بوون بە ڕێنمایەکان هاتوچۆ؟ بەڕاستی بەستنی خوودە و ینی سەلامەتی خۆیان زۆری دەگەرێتەوە سەر تیژ لێ خوڕین، پابند نەبوون بە ڕێنمایەکانی هاتوچۆ. بەڕاستی ینی زۆر بێ زۆریش ئەو ڕووداوانی کە ڕوو دەدەن دیلیڤەرینە و گەنجیشن. بەڕاستی هیوادارین ڕێنمایەکانی هاتوچۆ پەیڕەو بکرێ و سزاکانیان تونتر بکرێ لە سەریان. زۆر سپاس بۆ دکتۆر سەیفەدین، یاریدەدەری بەڕێوەبەری نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژئاوای هەولێر کە باسی لە ئامارەکانی مردن و برینداربوون یاخود زامداربوونی سەرنشینانی ماتۆرسیکل کرد و جەختی کردە سەر ڕووداوەکانی بڵین ڕووداوە هاتوچۆکانی چەند ڕۆژی جەژنی ڕەمەزانی پیرۆز و هاوکات ئەم چەند ڕۆژەی دوایی کەوا هاوڵاتیان دوای تەوابوونی جەژنی ڕەمەزان و مانگی ڕەمەزانی پیرۆز ڕۆیان لە سەیراگاکان کرد. ئەمە شوای کردووە بەهۆی زۆربوونی جەنجالی لە شەقام و زۆربوونی ڕێژەی ماتۆرسیکل، ڕێژەی ڕووداوەکانی هاتوچۆ پەیوەست بە ماتۆرسیکلیشەوە زیاد ببن و ڕووداوەکانی مردن و زامداربوونیش زیاد ببن.